وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. لە ژێرە دیبەیتەکانە لە بە شوێنگەڕانە کوردەوارە ون بووە. ئەم شەو ئێمە دیبەیتێکمان ئەبێت لە وەبیرهێنانەوەی پێشفەرزهایەک کە ئێشێ لە زەهنە ئێمەیە کووردا بوێت. و من فکرەکەم ئەوانەیە کە گەرەکیانە لە ساحەی سیاسیە کوردەوارە کار بکەن تەبیعەتەن لەگەڵە ئەم پێشفەرزانە هەڵسو کەوتەکەن و بەرەساسە ئەم پێشفەرزانە قسە ئەکەن و ئەگەر کەسێک ئەم پێشفەرزانە نەداتە بەرە پرسیار و وردیان نەکاتەوە شیان نەکاتەوە ئێمە فکرەکەین لە ناوی یەکسری بەدیهیات و چتە کاملەن تەبیعی و ئومورە تەبیعیە گیرمان کردگە و ئەمانە هیچ پێویستەیەک بە دووبارە ناسینیان و پرسیارکردنیان نییە. ئەساسە مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆم زمانێ قابل فەهم ئەوێت کە مخاتەبە ئەم مەتنە و ئەوانەی کە گوێبیستە ئێمە ئەون ئەم پێشفەرزانە لە ناو زەهنیانە بێرنە بەرچاوە خۆیان و لەسەری قسە بکەن. ئەمەی کە لە ساحەیە عمومیە خەڵک فێرە پابلیک فیلۆسۆفی نەبووگە و خەڵک بەرئەساسە دادەکان و دەیتاهای موجود لە زەهنە خۆیە ناتوانێت مەسائل دەستەبەندی بکات و ناتوانێت بیان دکێنێ بە یەکتری و تا بفەهمێت کە ئەساسە مەتنێکی ئومەت ساز چۆن تێتە دەرەوە. ئێمە ئەمشەو بەڕەسی ئەکەین کە بۆچی ئێمە یەک سلسلە دیبەیت ئەکەین و لە پشتە ئەم دیبەیتانە بە شوێنە کامە مەسئلە ئەگەڕێن و چه هەدەفێ تاقی بکەین. بزانن من مەسالێک بێرم بۆ ئێوە. کارل مارکس یەک زمانێ هات تئۆریەکی دانیا بۆ تەبەقەیە کارگەر، جەهانی تەقسیم کرد بە جەهانە سەرمایەداری و جەهانێکی تەسەور کرد بە ناوە دنیای کۆمۆنیزم. مارکس هات لەسەرە شێوەیە تەولید و تەبەقەیە ئیجتیماعی، شێوەیە بەرهەم هاوردن و تەبەقەیە ئیجتیماعی ساختارە کۆمەلگای جەدیدە بەشەری تعریف کردو و هات لە ڕەوەندە ماتریالیستە دیالکتیکیە تعریفێکی تاریخی کرد لە سەرنەوەشتە مەحتومێک کە تاریخ ئینسان ناچار بەرەو بورهەیەکەوات و ئەو بورهەیە ئاخرە لە زندگی ئینسانە و مەرحەلەی ئاخر لە زندگی ئینسانە کۆمۆنیزمە. مارکس لە تەوزیح شێوەکانە تەولیدە مەسئلەیەکی مەترح کرد بە ناوە شێوەی تەولیدە ئاسیایی. شێوەی تەولیدە ئاسیایی لێو دوابوو بە مەبنای تاریخی، ئیجتیماعی و جامع شناسیە فرەیەک لە متەخەسسین و پسپۆڕانە ئومور. بزانن سادق زیبا کەلام کتابێکی نووسا بە ناوە ما چگونە ما شدیم. بۆ مهمە کە ئێمە لەبارەی کۆرپۆرێشنە ئێرانیە ئانوسیە جوولەکە بزانین و کۆرپۆرێشنە خەزەریە جوولەکەیە تورکیش بزانین بۆ خاتری ئەوەی کە ئەمە ڕەوەندێ تەعقیبەکە کە من ئەمشەو ئەیکەمەوە و ئێوە ئەزانن. تۆ ئوسوولەن کۆرپۆرێشنێکت بە ناوە سووریە و عێراق نییە تا 1921 و دوای ئەوەسە کە ئەم دوانە لە دایک ئەون. لەذا ئەو دوو بەشە کەوێتەوە ئیمپراتوریە داڕزیاگەکانە عوسمانی و مەمالەکە مەحروسەیە قاجاڕیە بەشە مهمێکن کە ئێشێ بەڕەسی بکرێن. سادق زیبا کەلام لەوەی کە بۆچی ئوسوولەن ئەووەڵین بار پێگەهای حکوومەت لە سەرزەمینە کوردەوارە دروسەکرێت کە ئەو پێژێ ئێران سعیەکە لە شێوەی تەولیدە ئاسیایی ئیستفادەکە. بۆ خاتری ئەمە شروعەکە بە بەڕەسیکردنە جوغرافیای تەوسعەیە ئەم کوردەوارە و هەڵگەڕێتەوە ئێژێ کەشوەرێک وەکو کەشوەرە ئێران 3/4 خاکەکەی 3/4 خاکەکەی خاکە وشکە بیاوانیە و بۆیە کەمبوودە ئاوی هەست، کەمی ئاوی هەست. ئاو عنصرێکی مهمە بۆ زندگی، بۆ حیات، بۆ تەمەدون سازی و لەزام ئەوەی کە ئەبێتە ئەساسە دروستبوونە حکوومەت سازماندەهیکردنە چۆنیەتیە بەشکردنە ئاوە. ئەمە تەوزیحەدا ئێژێ لە نقاتە مەرکەزیە ئێرانە قەنات حەفرەکرێت
سێ چواردانە چای کەم ئۆمق حەفرەکرێ کە لە ژێرۆ بە یەکتری متصل ئەون و مەسیرێکی 8 تا 12 کیلومتری لە ژێرۆ نەهری بۆ ئەکێشن تا لە جێگەیەکەوە لە زەوی دەری تێرە. خۆدە ئەم پرۆسەی قەنات سازی و قەنات دروستکردنە پرۆسەیەکی هەزینە هەڵگرە و پوڵە فرەیەکی گەرەکە و لێو دووە ئاوی کە تێتە دەرەوە ئێشێ ئەم ئاوە تەقسیم بکرێت و بە شێوەیەکی مساوی بخرێتە بەردەسە جووتیاران و خەڵکە ئەم لادێ. ئەم جۆرە لە سیستەمە ژیانکردنە قەنات سازی و مدیریەتکردن بەشە ئاو ئەوێتە هۆی دروستکردنە حکوومەت لەسەر زەمینە ئێمە. خب ئەگەر تۆ نەزانیت کە مهمە کە تۆ تەوزیح بەی بۆ حکوومەت لە جێگەیەکا دروست ئەوێ و سعیکەی دەلائلێکی بۆ بێری کە منطق بیگرێت ئەو وەختە نافەهمی کە کار سیاسی چۆن سوورەتەگرێ و نافەهمی بۆ کاورا ئیدعاکا کە ئێمە حکوومەتمان بووگە و ئەو جواوەداتەوە هەروەکو شێوەی تەولیدی ئاسیایی مارکس کە بۆ لە وڵاتانە ئوروپاییە حکوومەت تەشکیل ناوێ چون لە وڵاتانە ئوروپایی وفورە ئاو هەست، ئاوێکی فراوان مەوجودە، دەرنەتیجە احتیاج و ضرورەتێک دروست ناوێ بۆ دروستکردنە دەوڵەت و حکوومەت. و ئەمە لە ڕەوەندە بەڕەسیکردنی ئاگا بەم نەتیجە کە ئوسوولەن ئێران بۆ دواکەوت ئەگاتە دوو مەرحەلەیە مهم. مەرحەلەیە ئەووەڵ حملەیە ئەعراب بە ئێران. حملەیە ئەعراب بە هەمان گزارشێک کە تەمامە تاریخنگارانی یەهودی ئیسلامی ئێرانی کردگیانە لە شەڕێ قادسیە و نەهاوەند و جەلەولا و متەقاعبە ئەو حکوومەتەکان ئۆمەویە و عەباسیە و قیامهای جۆراوجوو. ئەو بەحسەکات کە ئەساسە تەمەدونە ئێرانی تەوەسۆتە عەرەب لە بنیاد و لە بین ئەچێ وەجە لە ئەمەی کە ئەمانە توانیگیانە زەخایرە ئەدەبی فکری و کتاوخانەیە و علمیە ئێرانە ساسانی لە بین بوون. یعنی بە تۆرە مطلق تەمەدونێک ئەورێتە دەورانە بەربەڕیەت. ئەمە دلیلە ئەوڵیسی. و ئەمە دلیلە دووەمی حملەی مۆغۆلە بە ئێران و گزارشەدا لەشکریانە مۆغۆل 1 ملیۆن نەفەرن. 1 ملیۆن نەفەر. ئەم لەشکریانە مۆغۆلە حدە ئەقل ئێشێ 5 ملیۆن کاوەڕیان لەگەڵاوێت بۆ خاتری ئەوەی بتوانن لۆجستیکیان بوێت و خۆراکیان بوێت لە تەیە مەسیرێکا کە ئەیکەن. لەذا کاوڕەکانە ئەرتشە مۆغۆل بەسرە هەر سەرزەمینێکا کە ئەیدائی کاتە بیابانە لەم یەزرع 5 ملیۆن کاوەڕ ئەلەوەڕێت و لە وەڕینە 5 ملیۆن کاوەڕ بەسەر هەر ئاڵف جەڕێک و هەر منتەقەیەکا کە باواهڵی ئەکەنێت ئەیکا بە بیاوانە لەم یەزرع. ئەمە نوکتەی دووەم. چەنگیزە مۆغۆل هەر شارێک ئەگرێ بۆ خاتری ئەوەی ئیتر پشتی تەماشا ناکاتەوە ئاوەڕ لە پشتی ناداتەوە بۆ خاتری ئەوەی لە پشت و گەماروی نەدەن و حەملەی پێنەکەن و پەلاماری نەدەن نێری تیانەئێڵێ بەلی تیانەئێڵێ گشتی ئەکوژێ و نمونە تێرێت و کە گویا لە نەیشابوور 1 ملیۆن نەفەر سەرەوڕێ. بەس نوکتەیە مهمە تر حملەیە مۆغۆلە. بزانن ئەمانە بۆ مهمن چون ئەمانە نە کە ئەساسە حکوومەتکردنە عیدەیەک سیستەمێک کۆرپۆریشنێک دائەنێن بەسەر سەرزەمینێکە. ئەم قسانە تەوەجۆکەن. خب ئێمە وەختێ ئەمە بەڕەسی ئەەکەین و ئەگەین بەم ئیدعانەی کە ئەمانە ئەیکەن لە وەزعیەتێکە مەوجودە ئەو جار ئەگەینە داستانهایەکی تر کە من قبلەن بەحسم کردگە. بزانن بابینە سەر ئەمەی کە ئێمە بە عنوانە کورد کەی باخەبەر بووینەوە لە کورد بوونە خۆمان. کەی ئێمە کورد بووین و کەی ئێمە باخەبەر بووین کە کوردین. ئەمە خیلی سوالە مهمێکە بۆ چون پاسخ و جواوە ئەو کەسانەی کە وەسوورەتە قەوم و وەسوورەتە ئێتنیک کورد ئەوێنن ئەو جار ئێشێ بێن سوالهایەکی عەجیب و غەریب جواو بێنەوە. بۆ خاتری ئەوەی کە من ئەم مەقولە بکەمەوە ئێشێ بێمە سەر ئەوەی کە ئەوڵ دەفعە بە ئێوە بێژم وەزعیەتە ئەمڕۆژی چۆنە لە زەهنە ئێمە چۆنە فلاشبەکێ بەم و بەدواوە تا ئەمە بکەمەوە ئەم زەهنیەتی ئێمە مەردەمە ئێمە
چۆن دروست بووگە و چۆن ئێمە فلاشبەک ئەدەینە دووە بزانن ئێمە بە سوورەت عمومی متەسەور بووین تابەر لە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ وا بیرمان ئەکردو کە ئێمە قەومێکین بە ناوی قەوم کورد و فرە ئیسرارمانە کرد بە خۆمان بێژین ملت وا فکرمانە کردو کە ئەم قەومە چوار پارچەس و هەر پارچەیەک وا لە ناوی دەوڵەتێکی قودرەتمەندی منتەقەیە بە ناوە ئێران و عێراق و سووریە و تورکیە سوالە گەورە ئەمەسە هەر ئەم بەشە قەومە ئیتنیکیە کەی ئێمە خەبەردار بووگین لە کوردبوونە خۆمان ئایا ئێمە خەبەردار بووگین لە کوردبوونە خۆمان یا خەبەرداریان کردگین لە کوردبوونە خۆمان ئەم سوالە خێلی سوالە مهمێکە بۆ ئەمە سوالە مهمێکە بزانن ئێوە تا ئەم دەقیقە لە زارێ کەسانێک کە تەحت ناوە قەومیەتە کوردی کارەکەن سێ چوار نوکتە ئەبیسن بەتایبەتی ئەوانەی کە خۆیان بە ڕۆشن فکر ئەزانن و بە قەوڵ خۆیان لە پارچەکانە ترەوە کە لەسەر ئەم مەقولە کارەکەن ئوسوولەن ئێمە ئێشێ بین ملت سازی بکەین وەختێ تۆ لە سوورەتە قەومیە گەرەکتە خۆت دەربێری وەبیکەی بە ملت تێت مەسەڵەن لە یەکێک لە تەعاریفێکی مەشهور بەناوە تەعاریفە ئاغای ئادام سمیت لە ملت سازیە قساکەی ئادام سمیت ئێژێت بە کێ ئێژن ملت بە مەجموعەیە مردم کە دارای فەرهەنگە مشتەرەک دینە مشتەرەک زوانە مشتەرەک لە جوغرافیای بە هەم پەیوەستەیە مشتەرەکان بەمە ئێژن ملت بزانن نەکە ئەوەی کە ملت خوا دروستی کردوێ نەکە ئەوەی کە ملت شتێکوێ هەمیشە بووێت نە ئادام سمیت لە بڕهەیەکە دوای داستانە وێستفالیا و دوای اتفاقاتێکە لە ئەوروپا ئاکەفێ کە ئەمانە حوزەیەکی تەقسیم بەندیە دەسەڵات بە ناوە نیشن ئەستەیت تێرن ئەو جار ئێشێ تعریفێک لە نیشن بکەنەوە و لەسا تعریفی ئەەکەنەوە تۆ بێتاریف ناتوانانی هیچ کارێ بکەی تۆ بێتاریف ناتوانانی ملت سازی بکەی تۆ بێتاریف ناتوانانی حکوومەت دابنی تۆ بێتاریف ناتوانانی دەستەبەندیە هیچ علومێک بکەی پس تۆ تعریفە گەرەکە بۆ هەرچیشتە تعریفە گەرەکە پس ئەمانەی کە لە بهترین حاڵەتە گەرەکیان بوو مەسئلەیە قەومە کورد تەبدیلە بە ملەتە کورد بکەن ئەمە بوو کە هەر مجموعە بەشەریەک کە دارای فەرهەنگە مشتەرەک دینە مشتەرەک زوانە مشتەرەکوێت و لە جوغرافیای بە هەم پەیوەستەی مشتەرەکاوێت ئەو جار بەمانە ئێژن ملت تەتابقە هەر ئەم ملەتە فرە مشکڵ بوو لەسەر زەمینە ئێمە بۆ چون ئێمە فەرهەنگە مشتەرەکمان نییە ئێلەمان هەیە کە لە بینە ئێمە مشتەرەکە حتا ئەفغانستان مشتەرەکە دینە مشتەرەکمان نییە ئێمە دارای تەکایاوە تەریقەتهای جۆرا و جۆرین هەر لە ئیسلامە و دارای مەزاهب جۆرا و جۆرین و سەرڕای ئەوە ئێمە دارای ئەدیانە ئیبراهیمی و جۆرا و جۆرین لەسەر زەمینە خۆمانە یعنی تۆ زاتە نییە باسی شیعە بکەی بەشێ ئەزری کێنێ زاتە نییە باسی سونی بکەی بەشێ ئەزری کێنێ زاتە نییە باسی تەکایایە مختلفە بکەی گشتی ئەزری کێنێ لە قادری و نەقشبەندی و ئیسماعیلیە و نعمەتیە و نعمەت اللهیە و عەدویە و گشتی ئەزری کێنێ پس ئێمە لەگرانە فەرهەنگە مشتەرەکمان بوو تا ئەم دەقیقە نە دینە مشتەرەکمان بوو تا ئەم دەقیقە و نە زوانە مشتەرەکمان بوو ئێمە حیزوانێکی مشتەرەکمان نەبوو و ئێوە تەلاشە ئەمانتانە ئەدی لە ڕاستایە دروستکردنە زوانە کوردی تحت ناوە زوانە ئستانداردە کوردی ئەم زوانە ئستانداردە کوردی دروستکردنە بۆ چی بوو بۆ ئەوەی کە ئەمانە نەتەوە سازی بکەن یعنی نیشن سازی بکەن یعنی ملت سازی بکەن پس ئێوە دیتان لەگران ملت پرۆسەیەکی تەبیعی نەبوو بەڵکو پرۆسەیەکی ساختە شدەست و لەم پرۆسەی ساختە بووگە تا ئەم دەقیقە چه ئەحزاب چه ساختارەکانە ئەم جامعە چه کەسانێکە خۆیان بە نخبە و پسپۆر و ڕۆناک بیرە ئەم جامعە ئەزانن نەیان توانیگە ملت سازی بکەن
ئەگەر تا ئەگرا لە یەکتری تێگەین و فەهمیمان کە ئوسوولەن لە بەشە قەومی ئیتنیکیشا ئێمە ملت نیەین و نەوگینە ملت و هیچ کام لەو ئلمانانەی کە ئاغای ئادەم سمیت بەحسیەکات شمول ئێمە ناکات و بەشێکی فرە لە مردمانە سەرزەمینە ئێمە بەناوە کورد لەبەینەچن هەرم کوردە قەومیە مەسەڵەن تۆ کوردەکانە بوجنورد و چناران و قوچان و شیروان و کوردەکانە کەلانە شیراز و ئەسفەهان و قەزوێن و کوردەکانە تاالش و ئەمانە ئەوانەی کە بە سوورەتە قەومی بەخۆیان ئێژن کورد یا پێیان وێژیاگە کورد ئوسوولەن لە بازنەی ملەت و کووردا خارجەون چون نێنە ناوی جوغرافیایی بە هەم پەیوەستە و جوغرافیایی بە هەم پەیوەستە نییە. تۆژۆکەن لە ڕاستایە هەر ئەم ملت سازیە تۆ دیت کە پەکەکە هات و چوار مەفهومە باشوور باکوور ڕۆژهەڵات ئەگەر تەوەجۆتان کردی ڕۆژ ئاوای تیا نەبوو ئەمە سەروبەندێ بوو کە ئاغا لە ژێر دەسە حزب سووری بوو حزب بەشار ئەسەد بوو و حافز ئەسەد بوو ڕۆژ ئاوای تێ نەخستو باکوور باشوور ڕۆژهەڵات ئاپۆ سەرۆکێ وڵات ئەمە شعاریان بوو. ئەم کەلامە کەوتە دەمە گشت کەسێکی میدیاکانە حەلیم و تەلەڤیزیۆنە میدیا تیڤی و ئەمانە شروعیان کرد بە نەشرە ئەمە و دەوڵەتە ئێرانی دەوڵەتە تورکی و دەوڵەتە عێراقی یارمەتیاندا لە نەشرە ئەم مەفاهیمە. ئەگەر ئەمە بەدیهیە بۆ ئێوە و ئەمە قابلە دەرکە بۆ ئێوە ئێستا ئێمەیشە فلاش بەکێ بەینە دواوە پس ئێمە نەتیجە ئەگرین تا ئەم دقیقە لە بەشە قەومی ئیتنیکیە ئێمە ملەتێکمان بەناوە ملەتە کورد نییە و ئەم ملەتە کوردە خیاڵە. هەر ئەم ملەتە کوردە لەم بەشانەی کە پێێژن پارچەکانە کوردستان بە سوورەتە ڕەسمی بە سوورەتە مادی لە هیچ کوێیە ئەم دنیا ئەعترافی پێ نەکریاگە و ئەوەی کە پێێژن باکوور شەرقە تورکیەست ئەوەی کە پێئێژن حەلیم و ئیقلیمە کوردستان شیمالە عێراقە و ئەوەی کە پێئێژن ڕۆژ ئاوا شیمالی سووریەست و ئەوەی کە پێئێژن ڕۆژ هەڵات مەناتقە کوردنشینە ئێرانە مەناتقە کوردنشینە ئێرانە. ئەمە هەم خیاڵاویە هەم ئەم پرۆسەیە ملەتە لە زەهنە هەر ئەم قەومە کە 50 ملیۆنە 60 ملیۆنە دروست نەبووگە دانەیە دیاربەکری هیچ ئەحساسە نزیکیەک ناکاتە کە دانەی هەولێریە چ بڕسێ بە کرماشانیەک ئەکسەریەت وانە و هیچ زەمینەیەکی مشتەرەک نادۆزن و ئەم ئوسوولەن باکوور و باشوور و ڕۆژهەڵاتە دوای بە بنکەهای تەبلیغی هیچ مەحەلێکی لە ئێراب نییە و هیچ شتێکی مادی نییە و هیچ قودرەتێکی مادی نییە و پرۆسەی ملەت سازی سوورەتی نەگرتگە و ئێمە زوانێکی مشتەرەکیشمان بناوە زوانە کوردی نییە. پس ئێوە ئەوێنن هەر ئەم بەشە قەومی ئیتنیکیە کامنن مەسئلەیەکی ئینتزاعی خیاڵاوی و مبهەمە بۆیە لە فورمۆڵێک کە حیزبەکان ئێرائای ئەدەن لە سوورەتە ئەمەڵیا کاملەن ئەمە تەعقیبەکەن ئەویش ئەمەسە هەر پارچەیەک بۆ خۆی بێتەوە دەوڵەت بۆ خۆی مشکلە سیاسی خۆی هەلکە لذا ڕۆژهەڵات دەتوانێت یعنی کوردستانە ئێران ئەتوانێت بێتەوە دەوڵەتە شەرقە کوردستان ڕۆژ ئاوا ئەتوانێت بێتەوە دەوڵەتە ڕۆژ ئاوایە کوردستان باکوور ئەتوانێت بێتەوە دەوڵەتە باکوورە کوردستان و تەوجیهەکەش ئەمەسە 21 وڵاتە عەرەبی هەست با 4 وڵاتە کوردی بێت. ئەمە ئاخرین دەستاوەردە قەومی ئیتنیکی بازیە در بهترین حاڵەتە لە باشترین سوورەت و لە ڕادیکاڵترین سوورەتە قەومی ئیتنیکی بازیە کە دوای ئەنگ و بەرچەسبە تەجزیە زەنی و تەجزیە تەڵەبی ئەمانە قەرارە لە پرۆسەسێکی توولانی 200 ساڵە بە شێواندنە تەواوە قەوانین و بینولمەلەلی و شێواندنە تەواوە قودرەتایە منتەقەی ئەمانە بتوانن بە ئەم باشوور و باکوورە بگەن ئایا مردم لەگەڵیان هەستیانە. ئەمە سنوورە و سنوور جغرافیاییە ئەم قەوم کوردە یا ئەم ملەتە کوردە کە دروست نەبووگە مشەخەس نییە
مشخص نییە تاکوێ سنوورە ئەم قەومەسە. لەزا کەسێ لە خۆی ناپرسێت کە ئەم سنوورەی دانیاگە وە کێ وتکێسی لەک کووردە وە زازاک کووردە بەڵام تاڵەشی کورد نییە. هیچ کەس نایژێ کێ وتکێسی خۆمان وتکمانە، خۆمان لە کەیوە ئەزانین ئێمە کوردین، دەقیقەن لە کەیوە. بزانە ئێمە هەنووز نەوگینە ملت، هەنووز ئەم چوار پارچە وا لە ناوە خیاڵمانە و ئەم چوار پارچە ئوسولەن لە زەهنە هیچ کەسێک لە ئێمە نەیش چەسپیاگە. ئەکسەریەتە مەردەم ئەمڕۆ خۆی بە ئێرانی، عێراقی، تورکی وە سووری ئەزانێت. تۆجۆکەن خۆ با بگەڕێنەوە بەڕەسیە ئەمە بکەین وە فلاشبەکێ بین بزانین ئەم قەومە چۆن سەردەرتێرێ کێ تعریفی ئەکاتەوە کە نەتیجەکەی ئەوێ بەمەی کە ئێمڕۆ لە قەرنە 21ەمە لە ساڵە 2021 هەنووز قەومە کورد تەبدیل بە ملت نەبووگە، هەنووز نەیتوانیگە ئێلەمانەکانە ملت دروست بکات و هەنووز کە هەنووزە خەریکە ڕۆژ لە دوای ڕۆژ قەوارەی بچووکترەوێتەوە. بزانن بگەڕێمەوە سەردەمە تاریخێک کە ئەساسە ئەم نگاهە دەرتێرێت. تاریخ ئێژێت کە 300 ساڵ بەر لە میلادە مەسیح دیا ئەکۆیەک دەرئەسەرە حملەیە ئاشوریان و تاراجگەریە ئاشوری لە پێی قەراردادێک و لە دەلتایانە تەوائیفە ماد ڕەهبەریەتە مادەگرێتە ئۆخدە و دەلیلە ئینسجامیان شەڕ و حملەیە ئاشورە کە ئەمانە خەریکە نابوودەکە و دیا ئەکۆ ئەتوانێت بڕوات و ئاشور لە بین بوات بەم اتفاقە کاکەوێ. مادەکان حدودە 300 ساڵ حکوومەت ئەکەن و ئەوەڵین ئەمپەراتوری دروست ئەکەن. ئەمما ناگاهان قەومە فارسێک پەیاوێت و ئەم قەومە فارسە ڕئیسە قەبیلەکەیان کەنیشکە ئاسیتیاگ پادشاهم ماد ئەخوازێت بە ناوی ماندانا و خەو ئەوێنێت کە لە ناوگەڵە کەنیشکەکەی خوێنێ تێتە دەرە و تەواو خاوەریانە ئەگری یا جەهانە ئەو وەختە ئەگری. ئەوانەیە کە تعبیرە خەوی بۆەکەن ئێژن لە کەنیشکەکەی تۆ کوڕێک ئەوێت کە حکوومەتە تۆ لە بین ئەوات و تەواوە دنیا ئەگری. لذا ئەو دەستورە داد کە هەر وەختەیە کەنیشکەکەی زا مناڵەکەی بکوژن. کەنیشکەکەی کە ئەزێت نایڵن کوڕەکەی بوێنێت و وەزیرەکەی کوڕەکەی ئەوە فڕێ داتە ناوە کێوێ بە ناوە کوورۆش تا گەوراوێ بار سوورات. ئەمپەراتوریە ماد تەوەسۆتە کوورش لە بین ئەچێ، کوش لە بین ئەچێ یا سیروس لە بین ئەچێ. ئیمپراتوریەتە هەخامنشی دائەنێت و ئیمپراتوریەتە هەخامنشی بەرجەهان حکوومەتەکە. ئیمپراتوریەتە هەخامنشی لە کاتە داریوشە سەوەما لە ئەسکەندەرە مەقدونی شکستەخوا. سەرزەمینە ئێران و ئیمپراتوریەتە هەخامنشی تەوەسۆتە ئەسکەندەرە مەقدونی فەتحەبی. ئەسکەندەرە مەقدونی مناڵی ناوێت لە حملە بە هەندوستانە ئەمرێ و دەرنەتیجە متەسەڕفات ئەسکەندەرە مەقدونی لە بینی سەردارەکانی سپای تەقسیمەوێت. لذا بەشە ئێران ئەکەوێتە بەردەمە سەردارێکی ئەسکەندەرە مەقدونی بەناوە سولۆکۆس. سولۆکۆس سلسلەیە سلوکیان دانێت و حدودە 400 ساڵ بەم سەرزەمینە حکوومەتەکە تا ئەوەی کە ئەشکە ئەوواڵ ئەرەشکە ئەوواڵ ئەشکە ئەشکانی کودتاکە و ئەتوانێت لە ژێرە دەسە سلوکیان ئەم ئیمپەراتوریەتە دەربێرێ. ئەشکانیانیش چەند قەڕن حکوومەتەکەن تا ئەوەی کە کوڕە قەشەیە زەرتەشتیە ئاتەشکەدەیە فارس بەناوە ئەردەشیرە بابەکان ئیدعای پادشاهی ئەکات وەگەرەکێسی سلسلەیە ساسانی دابنێت بەرعەلەیها ئەردەوان ئاخرین پادشاهی ئەشکانی و ساسانیان ئەتوانن ئەردەوانە ئەشکانی لە بین بوون و سلسلەیە ساسانیان دابنێت تا ئەگرا کورد ئیتر مەوجود نییە. یە مادی دروست بوو
تقريبا 1000 ساڵە وا لە بندەستە، وا لە بندەستە هەخامنشیان، وا لە ژێردەسە سلووکیان، وا لە ژێردەسە ئەشکانیان، و وا لە ژێردەسە ساسانیانە، تاوەی کە حملەیە ئەعراب پێشتێ. محەممەد پێغەمبەر ئیسلام تێت، نامە نووسێتە خسرۆ پەرویز ناوەکەی ئەدڕێنێ، نامەکەی ئەدڕێنێ، و ئەمان لە زمانە خلافەتە ئەبوو بەکر پەلامارە سنوورەکان ئێرانە در، و لە زمانە خلافەتە عومەرە بە فەرماندەهی سەعد بن ئەبی وەقاس لە شەڕ قادسیە ڕۆستەم فەڕۆخزاد فەرماندەی سەپاهی یەزگردە سەوەمە ساسانی لەبینەوە. یەزگردە سەوەمە ساسانی هەڕاکا بەو شارە مەرڤ و ئاسیاوانێک و ئاشەوانێک ئەیکوژێت. بعد لە تعقیبە فەتحە ئێرانە نەهاوەن دەگرن و شەڕت جەلەولاکەن، و لەوێ ئێرانیەکان شکست دەخۆن، یعنی کوردەکان، و هەرچی پیاگیانە ئەکوژرێت، ژنەکانیان و کەنیزی و بەردەی ئەوەنە بازاڕە مەککە، و لەوێ شەهرەبان و کەنیشکە یەزگرد ساسانی ئەدەن و حسەین بنە عەلی بنە ئەبی تالب. کەواتە حەسەین ژنەکەی ئێرانیە شاهزادەس. خەڵ تا ئەگرا هەنووز کوردێ مەوجود نییە، هیچ کوردێ مەوجود نییە، نە قودرەتێک مەوجودە، نە کوردێک مەوجودە، و نە حکوومەتێ لە کورد مەوجودە. دوای فتح و فتوحاتێک کە ئەکرێت، دوای خلافەتە عومەر و عوسمان و عەلی بن ئەبی تاڵب، حکوومەتە ئەبوو سوفیان و ئومەویان لە شام ئەتوانێ عەلی بن ئەبی تاڵب لە جەنگە نەهڕەوانە ئەگەر ئەشتبانەکەم شکست بدات، و ئەبوو موسا ئەشعەری عەلی بن ئەبی تاڵب لە خلافەت بخات، و ئاغای ئەبوو سوفیان معاویە بن ئەبوو سوفیان ببەخشن، معاویە بن ئەبی سوفیان بخاتە جێگەیە عەلی بن ئەبی تاڵب. سلسلەیە ئۆمەوی دەست پێەکە. بازم هەنووز خەبەرێ لە کورد نییە، کورد تەسلیمە خلافەتە ئیسلامی بووکە. سلسلەیە ئۆمەویان تەوەسوتە عەباسیان نەوادەگانە مامۆیە پێغەمبەرە ئیسلام کە نەمادیان پارچەیە ڕەشە لە بین ئەچن، و عەباسیان حاکم ئەون و پایتەختە خۆیان ئەکەن بە بەغا. هەنووز کورد وا لە ژێرە دەسە عەرەبە، و واحدێکی سەرزەمینی بەناوە کوردستان مەوجود نییە، یەک واحدە سەرزەمینی بەناوە کوردستان مەوجود نییە، یەک قەوم بەناوە قەومە کورد مەوجود نییە، ولذا ئەم قەومە کوردە یەک دەست بوو کەس و موسڵمان، و ئەوەی کە عاملە ئینسجامە ئەمانەسە ئیسلامە، تا ئەمەی کە یەواش یەواش بڕێ شۆڕش دەست پێیەکە. قیامە ئەبوو موسلمە خوراسانی، قیامە بابەکە خوڕەمدین، قیامە کوڕەکانە ئالەبوویەی ماسیگیر، قیامە تاهرە زولیەمینەین، قیامە یعقوبە لەیسە سەفاری. ئەکسەریەتە ئەم قیامانە بە ئستثنای قیامە بابەکە خوڕەمدین وا لە منتەقەی خوراسانە و جوغرافیای سیستانە. تا ئەم دەقیقە هەنووز کورد مەوجود نییە. ئەسڵان مەوجود نییە. ناگەهان بە زوهورە ئەبوو موسلمە خوراسانی لەقەبێکی کورد ئەدرێ لە ئەبوو موسلمە خوراسانی. ئەبوو موسلمە خوراسانی کورد، قیامە سیەه جامەگەن، قیامی ئەوانەی کە لە باسی ڕەشوا لە بەریانە، کە نێو دوای ئەمتدادە قیامە ئەبوو موسلمە خوراسانی کە تا نزدیکە فەتحە بە غاڕوا، امتدادەکەی ئەوێ بە قیامە بابەکە خوڕەمدین. بابەکە خوڕەمدین تەوەسوتە مازیار سەردارە ئێرانیە خەلیفەیە ئیسلام سەرکوو بەکرێ. خۆ تام دەقیقە کورد بوو گەسۆ موسڵمان، وەلێ دەربەهترین حاڵەتە خەریکە بە شیعەگەری، کورد خەریکە بە شیعەگەری، هەنووزیش ناوی نییە بە عنوانە کورد، بە ناوە ئێرانیە و قیامە ئێرانیانە، ئالەبوویە ئەوەڵین حکوومەتە شیعەس، قیامە ئەبوو موسلمە خوراسانی قیامە شیعەس، قیامە بابەکە خوڕەمدین قیامە شیعەس، و قیامە ئەلەویانە. بەرعەلەیهە کێ؟ بەرعەلەیهە دەسەڵاتە خەلیفەیە عەباسی. ئەمە امتداد بەیاکە تا ئەوەی کە بەرەبەرە خوراسان
ئەبێ بە پایگاه ئێران جدید. خراسان منزورمان کوێز مەشهد نییە، تەبیعەتەن منزورمان کوێز، منزورمان نەیشابوورە، منزورمان سەمەرقەندە، منزورمان بوخاراس. هەڵکێشە بەرەو ناوەڕاستە کوێ، ناوەڕاستە تورکمەنستان و ناوەڕاستە تاجیکستان و بەرەو ئەفغانستان. ئەوە خوراسانە بزرگە و خوراسانە گەورەس. یەواش یەواش سەرکەلەی تورک پەیاوی. تورکە مۆغۆلی. تورکە مۆغۆلی تحتە ناوە کێ؟ تحتە ناوە سامانیان، تحتە ناوە تورکانە غەز سەرکەلایان پەیاوێت. و تۆ ئەوێنیت ئا لەگرا بۆ ئەوەڵین بار خلافەتە ئیسلامی تئۆریزە ئەکرێ لەلایەنە ماهوەردی. بۆ چون عدەیە گەردەنکەش پەیاون کە بە شمشێر لە جەوامع ئیسلامیە فتح و فتوحات ئەکەن و بۆ خاتری ئەوەی خەلیفە بمێنێتەوە، خەلیفە مەجبورە مەشروعیەت دینی بەمانە بدات، ئەوانیش سەروەریە خەلیفە قبول بکەن تا مەشروعیەت حکوومەتیان بەربلادە موسلمینە بوێت و بە ئیسلام بە دینی ئیسلام ئیمان بێرن و بە ناو خەلیفە لە مزگەوتەکانە خوتبە جاری بکەن. خۆب تۆ لەگراوێتۆ ساحێوە حکوومەتە سامانیان. ئەوی تۆ ساحێوە حکوومەتە قەزنەویان. ئەوی تۆ ساحێوە حکوومەتە سەلاجقە. تام دقیقە کورد موجود نییە. لە زەمانە حکوومەتە سەلاجقە، لە زەمانە سولتان سەنجەر، هەرە وەختەی کە خواجە نەسیرالدین تووسی بۆ سەلاجقە لە بەرامبەرە تئۆریزەکردنە خلافەتە تەوەسوت ئاغای ماهوەردیە، ئەو جار خواجە نەسیرالدین تووسیە شیعە بۆ حکوومەتە سونیە سەلجوقیە ژێرە نەزەرە خەلیفەیە بەغا کە خەلیفەی عەباسیان بێت، سیاسەتنامە ئەنووسێ. بۆ ئەوەڵین بار لە تاریخە ناوە کوردستان لە زەمانە سەلاجقەوە سوڵتان سەنجەرە سەلجوقی تێتە ناوە دەوائرە حکوومەتی و نووسینەکانە حکوومەتی. لەذا بۆ ئەوەڵین بار لە زەمانە سوڵتان سەنجەرە و ئێژن ئەز بەهارە هەمەدان بەباعد کوردستان است. لە بەهاری هەمەدان بەرەو ئەولاوە کوردستانە. ئەمە کێ ئێژێتی؟ ئەمە سەلاجقە ئێژێتی. پس ئێمە نە لە زەمانە مادە تا زەمانە سەلجوقیان ئەویش بە یەک ئشارەت مەوجودیەتە تاریخیمان نییە، نیسمە. نە بە سوورەتە قەوم، نە بە سوورەتە هۆز، نە بە سوورەتە خێڵ مەوجود نییە، نە بە سوورەتە حکوومەت مەوجود نییە. ئالەگرا کیانێکی سیاسی بەناوە کیانە سەلجوقیە بۆ ئەووەڵین بار منتەقەیە بە ناوی کوردستان ناوەوە. دوایەمە خوێنە حملەی مغول کە هۆلاکوخانە مغول تێت ئەلموعتەسم بالله ئاخرین خەلیفەی عەباسی لە شارە بەغا ئەگرێت بۆ خاتێوەی معتەقد بووگن کە خەلیفەی موسلمی ناوی خوێنی بڕژێتە سەر زەوی نەوگماڵیەکەن. نەوک خۆزانن خوری و مووە، مووی بزن و خوریە شی ئەکەن و ئاوە پاشنە دەورە لە ناوی حەسیرێکە ئای پێچن و ئەی کوتن تا ئەڕاتە ناوە یەکتری. المعتەسم بالله وەستنە ناوی حەسیر، ئەوەنە ئەی کوتن، ئەوەنە ئەی کوتن، حەچی پێشەی ئەهاڕێت، خوێنی لێ ناڕژێوە ئەمرێت. ئەمە سە داستانە جەعلە حەملەیە هۆلاکۆوە هەولێرە. ئەو داستانە جەعلیەکە دروستیەکە ئەمە گشتی جەعلە. تۆ تا ئەگرا بازم حزورێک لە تاریخە نییە، حەیچێ نییە و دەربهترین حاڵەت ئێرانیت. دەربهترین حاڵەت تۆ ئێرانیت و هەرچیەکیش لە لافیتە بۆ تۆ دۆزیاگەسۆ لەوەی کە هاتن و سەرانی برن و ئێمە مسلمان کردن و ژنان کوشتن و ئەمانە گشتی
ئێرانی بازی و زەردوشتی بازیە گەشتی حەجێکی ڕەبتی وە کورد نییە حەجێکی ڕەبتی وە کورد نییە لەگرا تۆ بەحسی کیانی سیاسیەکەکەی بەناو ساسانیان باسی شکستێکەکەی لە سپاه ئیسلام باسی هاتنە دینێکی غەداری خوێن ڕێژی کەسیفەکەی کە بەغەیرە عەرەب ئێژێ موالی و بەردەی ئازا کریاک تاوەی کە تومارە خەلیفەی موسلمین لەلایەنە مۆغۆلە تورکۆ یا تورک مۆغۆلۆ یا مۆغۆلۆ نەوەیە چەنگیزە مۆغۆل تەواوە و ئاغازە حکوومەتە تورکەکانە دەرنەتیجە لە جغرافیای ئێرانە و ئەم ئێرانە کە لە میرات بە جێماگەسۆ لە حەخامەنشیان ئیلخانیان شروع ئەکەن بە حکوومەتکردن و چەندین سەد ساڵ حکوومەت ئەکەن بە جامعەی ئێران لە کنارە ئەمە لە متەسەڕفات خولەفای عەباسی کەنەماگەن هەر کەسێ بۆ خۆی عەلەمە خلافەت و حکوومەت هەڵەگرێ تامەی کە لە پەسمەندەگانە سەلجوقیان عوسمان بابا دووبارە تکراریەکەم عوسمان بابا لەقەبە فەرقەی تەریقەتیە ئەلەویە شروع ئەکا بە فەتح و فتوحاتکردن لە سەرزەمینە کوردەوارە تاکەی تا ئەوەی کە زەمانە نەوەکەی بەناوە سوڵتان محەممەد فاتح موفق ئەوێ ئیمپراتوریەتە بیزانتین فەتحکە و کۆنستانتینیۆپۆل بێرێتە ژێرە چەمکە قودرەتە خۆی و کۆنستانتینیۆپۆل تەغیرە ناو ئەدا بە ئیسلامبول و ئیسلامبول ئەوێتۆ ئەسەمۆ ئیستانبول بەڵێ ئیسلامبول ئەوێتۆ ئیستانبول بازم کورد مەوجود نییە تا ئەمریکا لە بەرامبەرە بابایە ئەلەویە تورکە سەلجوقیە عوسمانیە عوسمان بابا لە زەمانە سوڵتان سەلیمە عوسمانیە گەرشتبانەکەم خروجیەکانە تەکیە شەیخ سەفیە ئەردەبیلی کە نەوادەگانە و کوڕەکانە ئەون شەیخ جونەید و شەیخ حەیدەر لە دیار بەکرۆ ئەون وە شیعە و تێنۆ و ئەساسە حکوومەتە شیعەگەری لە دائەنێن و شا ئیسماعیل سەفەوی کوڕە مناڵە ئەمانە جلوس ئەکا بەر تەختە سوڵتانی و حکوومەتە سەفەویە دروسە تا ئەم زەمانەی کە حکوومەتە سەفەویە نییە و جوغرافیای ئەم سەرزەمینە خاڵۆتێکە و لالۆ بخواست ئاغایانە سەڵاتینە عوسمانی سەرخوار ناونەوە ئەم ئێرانە بگرن لە پڕێکا لە کاتە دروستبوونە سەفەویە شیعە کە خەریکە تەسویەکردن و بە شیعەکردنە ئێرانە لە شارە تەورێزا 20,000 نەفەر سەرە و ڕێتایان کاتە شیعە ئاغایە سەلیمە عوسمانی پەلامارە دەسەڵاتە سەفەویە ئەتا هانووز تا ئەگرە تۆ واحدێکە بە ناوی کوردستان بە سوورەت جوغرافیایی نییە نێست تۆ واحدێکە بە ناوی کوردستان بە سوورەت جوغرافیایی نییە و لە شەڕە چاڵدۆرانە بەشێک لە خاکە سەفەویە خاکە ئیمپراتوریەتە سەفەویە بزانن ئێمە مشکڵمان ئەمەسە لە عەسرە حازرا کە زندگیەکەین هەرچی شتە بەر ئەساسە دانستەهای ئیمڕۆژمان بەڕەسیەکەین ئۆکەی پس بەشێک لە خاکە ژێرە کۆنترۆڵە سەفەویان ئەکەوێتە دەسە عوسمانیە لە شەڕە چاڵدۆرانە بۆ ئەوڵین بار ئەم قەومە ئیتنیکە کووردە ئێژێت ئێمە
ئالەوێ سەرزەمینە واحدە یەکدەستە کوردستانمان کە تا ئەم دقیقە من بۆ ئێوە بەحسم کرد مەوجود نەبووگە تەقسیمە بێت ئەوێت و دوو بەشێک لە ژێرە دەسە عوسمانی بەشێک لە ژێرە دەسە سەفەوی. بزانن ئەم نوکتە مهمە بیفەهمن ئەوانەی کە قەوم و کوردن. تۆ تا ئەم دقیقە کە من بەحسم کرد هیچ واحدێکی مستەقل لە جوغرافیایی کە تعبیر لە کیانێک بکاتەوە کە عاملێکی مشتەرەک و ئینسجامی بوێت نێست چیە حکوومەتە نێست زوانە نێست مەجموعەیەکی دەرکریاگە بە ناوی میرنشینێکی کوردستان نێست تا ئەم دقیقە نێست. دەی تۆ چۆن ئیدعاکەی لەگراوێت و دوو بەش تۆ چۆن ئیدعاکەی ئێژی دوو بەشە دەی من لە مادۆ بەڕەسیم کرد هاوردم تا شەڕە چاڵدۆران تۆ هەنووز هیچ واحدێک نییە و تۆ ناتوانی بێژی عاملە ئینسجامە ئەم واحدە سەرزەمینیە کوردستانە کە ئیستە بوو گەسۆ دوو بەش و چییە ناتوانی بێژی زوانە نە دینە نە جالبە بۆ تۆ ئیمپراتوریە سونیە عوسمانی ئەکسەریەت و کوردەکانی ئەلەوین بۆ تۆ جالبە تەمامە سنوورەکانە سەفەویە سونین ئەوەی کە بێژن کورد خەیری قەشەنگە نە مەشیە معادڵەکە بەرعکس وایە. بۆ تۆ جالبە شاع ئیسماعیلە سەفەوی بە تورکی شعرێژی و دیوانە شعری هەست سوڵتان سەلیم بە فارسی شعرێژی و دیوانە شعری هەست قەشەنگە نە؟ ئێستا ئێوەیشی تعریف بکەنەوە و ئیشی جواو بانەوە ئەم واحدە مستەقل لە کوردستانە یەک تیکەیە کوردستانە کەی بووگە کە ئیستە ئەوێت و دوو بەش کەی مەوجود بووگە کە ئیستە دوو بەشە مەوجود نەوگە چۆن مەوجود بووگە لە خیاڵە مەردەما کامە گوزارەشێژی حکوومەتێکی یەکدەسی کوردستان بووگە نە حاکمێکی یەکدەسی کوردستان بووگە کە ئەمە یەک واحد بووگە نە پس تۆ ئیشی بێژی عاملە ئینسجامە ئەم یەک واحد کوردستانە کە تۆ معتەقدی موجود بووگە تا زمانە جەنگە چاڵدۆران چی بووگە دەوڵەتە ئێرانی بووگە. تەماشاکەن وەختی ئوموراتی وەنەزەرە ئێوە فرە بەدیهیە ئەم قسانە تکرار ئەکەنەوە وە سوال ناکەن ئەم مشکڵە گەورە دووزەکە. کوێی ئەم تاریخە من بەحسم کرد وانە بوو تۆ ئیشی بێ ئیستە جواو بیت و چۆن تۆ یەک واحدە منسەجمە چوار پارچەیە کوردستانە بووگە کە ئیستە لە شەڕە چوار چاڵدۆرانە ئەوێت و دوو بەش بەشێکی بەشە سەفەویەیە شێعەز بەشێکی بەشە عوسمانیەیە سۆنیە. داستانە ئەمە ئیدامە پەیاکە عوسمانی 700 ساڵ حکوومەتەکە بەرسەرزەمین و کوردەوار و بەشە شەرقە ئوروپا و خەریکی لەشکرکێشیە لە دەریای مەدیتەرانەوە حملە بە ڕۆم و ئیتالیاکە لە سەرزەمینەوە حملە بە ئۆتریشەکە و جاروبار تێ فەتح و فتوحاتی تەکە سەفەویەکە بەعزێ مەواقع تا نزیکە قەزوێن ئەڕوا ئەگەڕێتەوە هە ئەڕوا و هەر ئەگەڕێتەوە شکستە دەوڵەتە سەفەویە لە دەوڵەتە عوسمانی بۆ خاتری ئەوەسە دەوڵەتە عوسمانی تۆپ و ئەسلحەی گەرمی هەست و سەفەویەکان فقط تیرروکەوانیان هەست بۆ شمشێر بۆ ئەوەڵین بار دوو ئینگلیسی تێنە دەربارە سەفەویە و ئەرتەشە سەفەویە مسلح ئەکەن بە ئەسلحەی گەرم براکانە شێرلی ئەنتۆنی شێرلی و ڕابرت شێرلی و ئەرتەشە سەفەویە تەوەسوتە بریتانیا مسلح ئەوێ بە تۆپ و ئەسلحەی گەرم. سەفەویە پایتەختە خۆی بە ئیسفەهان انتخابەکات و شەعباسە سەوەم قودرەتمەندترین
پادشاه سەفەویەس کە ئەتوانێت یەک دەست قەبارەیە گەورەیە سەفەویە دەربێرێت و لە شەڕەکان بیوات و پورتوقالیەکان لە جنوبە ئێرانە دەربکات و ناوە بەندەرە عەباس بەندەرە گۆمبرۆن کە ئەسڵ ئێمە لە توولە تاریخە بەندەرێکمان بەناوی بەندەرە گۆمبرۆن نەوگە لە توولە تاریخە ئێمە زیستە بەشەری و جەمعیەتی و تەراکۆمیمان لە کنارە خەلیج و کەنداوە نەوگە بە هەر سوورەت ئەمە فتح و فتوحەکات و پورتوقالی دەرەکات و ئەوێتەوە بەندەرە عەباس. ئاخرین سوڵتانە بزان ئەم شێعەگەریە کە ئەم سەفەویانە تێرنی نە کتێویان بۆی هەست نە مەتنیان بۆی هەست لەزا ئەدەن لە منتەقەیە بەنی عامەرە لوبنان عدەیەک مەلای بۆ تێرن. یەکێک لەوانە ئەلامە مەجلسیە، یەکێک لەوانە کۆلەینیە، یەکێک لەوانە خانەوادەیە شەیخە بەهائین کە ئەمانە تێن تێئۆریزەیە شیعە ئەکەن، مەراسم و مەناسک بۆ شیعە داهانێن، ئەمانە تێن کتاوە بۆ شیعە نووسن، کتاوە شەریعەتی بۆ شیعە نووسن و بە تەقلیدە لە مەسیحیان مەراسم و مەناسک دروستەکەن بۆ تەشەیع. خب بتبقى ئەم قەومانە ئێستا ئێمە بووین و دووتیکە وەلێ معلوم نییە ئێمە کەی یەک واحد وین کەیسە بووبین و دووتیکە. بزانن من بۆ خاتریەوەیەوە بفەهمن ئێوە تووشی ئاناکۆرۆنیزم بووگن و مەردم فکر ناکات هەروای لە خۆی و قسەکە. آخرین سوڵتانە سەفەوی کێز شاه سوڵتان حوسەینە سەفەویە. شاه سوڵتان حوسەین ئێژن ئینسانێکی دائم الخەمری دائم السەرخۆشی ژنبازی بێ ئێرادەی ترسە زاوەری جەبان بوو کە توسط محمود أفغان شكست أخوة وأصفهان فتح كري وسلسلة صفوية لبينجي زانا أفغانستان لصالة 1800 خورديك 1860 أمانويته إيشي أمانة ادعاء كان توسط بريطانيا لممالكة محروسية قاجار يجيبوا بسو تا أو زمان أفغانستان جزء كالخاك إيران هەروواکەشی کوردستان بوێت. لەگرا محمود ئەفغان تێ ئەسفەهان ئەگرێ بۆچی ئێشێ عیبوێ بۆ ئێرانی عیب نییە خۆ دێکاورای ئێرانی هاتکە بۆ خۆی گەردەنکەشی کردگە سوڵتانی خستگە وەسە کاورای لە کرماشان هەڵسیا بڕای ئەسفەهانی بگرتە چێ ئێرادێکی هەست خۆ حملەی خارجینەوە وەلێ ئەمانە بە عنوانە شکستە گەورەی خۆیان لە ئەفغان سنی ئەمە مەحت نەترەحەکەن. إيكي محمود أفغان شكست دا نادر شاه أفشار محمود أفغان شكست دا نادر شاه أفشار دواي حكومته چند صد صالية شيعية صفوي حكومة السني داني ويكيك للشرايتي بو هالقرتن بادشاهي أمسك تغيير مذهب الرسمي إيران لتشيع بتسنن مذهب الرسمي. سؤال فرق نادر أفشار وأحمد أفغان شبو فرق شبو أو سني بو أميش سني أو إيراني بو أميش إيراني بۆ نادر پیا خاسەس کاورای ئەفغان پیا خراوەس بۆ ئەمە ئیسرائیل لەگرا بۆیە ناسیۆنالیستیە ئێرانی ئەگرێت وە گشتی خۆشحاڵن کە نادر ئەفشار هاتگە بۆ محمود ئەفغان چه ئیرادێکی بوو محمود ئەفغان چه ئیرادێکی بوو هیچ کەس ناتوانێ ئەمە جواباتەوە ئەلەگە حوقەی گەورەی تاریخی دەست پێەکە حکوومەتە ئەفشاریە ئێدامە پێیاکە آي نادر أفشار أويتو عنتر معركة تا فتح الفتوحات السردمان خسروا برويز أروى وهندوستان فتحك. أما نادر أفشار لم آخرانو بالشدة مشكوك بيت
ڕزا قولی میرزای کوڕی کوێرەکە وەلی ئەهد خۆی وە شەوێکیانە لە ناوە خەیمەکەی فەرمانە کوشتنە چەند سەردارە خۆیەدا شەو سەردارەکان دەستوەیەکەکەن حملە ئەکەن نادر لە ناوە چادرە خۆیە ئەکوژن کە شاعر شعری وت کە سەرە شەب سەرە قەتل و تاڕاوش داوشت سەحەرگەه نەتەن سەر نەسەر تاوش داشت ئێژێ سەری شەو بیری لە قەتل و تاراجە کردو و بەیانیەکەی نەسەری سەحەرگەه نەتەن سەر نە لەشی سەری بوو نەسەر تاوش داشت نەسەریش تاجی پێوە بوو کە ئێژن حافظ شعرێکی هەزێژێ کلاه سوڵتانی کە بیمت جان دەرو دەرجەست کلاهی شیرین است ئەمما بە تەرکەسەن نەمیارزد کلااو سوڵتانی کە بیمی ترسی لە دەستدانی گیانی واتیا کڵاوێکی دڵکەشە ئەمما بە تەرکەسەر ناژیت کە سەرە لە دەست بێ ئەمە لەم ئەدەبیات فارسیە مەوجودە تۆ تا ئەم دەقیقەیشە هەنووز کورد نییە واحدێکی کوردیت نییە کە بوویتە دووەشەوە ئەفشاریە لە بینەچێ سەردارانە ئەفشارەکەونە گیانە یەکتری حەسەن خانە قاجار شکست ئەخوا لە کێ لە کەریم خانە زەند وە کەریم خانە زەند گووی سەبقەت ئەواتۆ و ئاسارە حکوومەتە ئەفشاریە کۆئەکاتۆ و ئیتر نەوەیە ئاغایە نادرە ئەفشار بەناوە شارۆخ کە بە خوراسان هەزوو بخاتری ئەوەی احترامێکی فرێ هەست بە نادرە ئەفشار ئەفشاریە لە خوراسان ناخات و تێت ئەچێت پایتەختە خۆی ئەکاتە شیراز و ناوە خۆی ئەنێتە وەکیل الڕعایا ناوی خۆی نانێتە پادشا ناوی خۆی نانێتە سوڵتان ناوی خۆی ئەنێتە چی وەکیل الڕعایا و حکوومەت زەندیە ئێرانی دروزەکە ئاغایە نادرە ئەفشار تاریخی ئێرانێژێ ئەس تەوایف لڕە مەلایەر است ئەمما خەڵقون دەعیەک لەکە ئاغایە نادرە ئەفشار لەچی ئاغایە کەریمە زەند لەکە کەریم خانە زەند کە حەسەن خانە قاجار ئەکوژێ کوڕە گەورەکەی حەسەن خانە قاجار کە ناوی ئاغا محەممەد خانە قاجارە کە ئەختە کریاگە و نەپیاگە نەژن بە ئەسیری تێرێتێ لای خۆی خۆشکێکی حەسەن خانی قاجاڕیش ئەخوازێت کەریم خانە قاجار کەریم خانە زەند ئەمرێ کەریم خانە زەند کە ئەمرێت لوتف عەلی برازای کەریم خانە زەند ئەنیشێتێ جێگەی کوڕە زەریفە خۆ جوانێکەوە ناو لوتف عەلی خانە زەند بەمە حزێ کەریم خانە زەند ئەمرێ ئاغا محەممەد خانە قاجار کە تەبعید ئەوێ لە تارانە ئەوێت تاران لادەیەکە دەرەچێت بۆ ناوە ئێڵەکەی خۆی لەوێ خەڵکی ئێڵەکەی ناڕۆنە ژێری باری ژنە منە پیاگە نەژنە براکانیشی ناڕۆنە ژێرە باری ژنەم سەگ بابە خۆراکەکەی خۆی ئەکێشێت ئاخر ێژن ئەوەی خاجەز چون لەزەتی جنسی ناوە لەزەتی خۆراک ئەوە ولی ئاغا محەممەد خانە قاجار بسیار ئینسانە سەیاس و فامیلەیەک و نەهێش چاخ بێت ئەو خۆراکەی کەیخوا ئەیکێشە سێکەمە داستانە من خەریکم وەوە تعریفیەکەمەوە ها نەڕۆن ناوەم داستانە فرەخواش و حەزی پێ بکەن ئاغا محەممەد خانە قاجار ئێڵە قاجار منسەجمەکە حملە ئەکاوە تەواو ئێرانەگرێ لوتف عەلی خانە زەند شکستەخوا و مەجبورەوێ بڕوا لە کرمانە مەوزع بگرێ لە بەرامبەرە سپاهیانە ئاغا محەممەد خانە قاجار کە محاسەی کرمانەکەن ئاغا محەممەد خانە قاجار تەکە حاج ئیبراهیمە کەلانتەر نخست وەزیرە ئاغایە لوتف عەلی خانە زەندا مامەڵا ئەکا و ئاغایە ئیبراهیم خانە کەلانتەر یەهودیە ئانوسیە دەواازەکانە کرمان ئەکەنەوە و لوتف عەلی خانە زەند مەجبورەوێت دەرچێت بۆ ئەرگەبەم و ڕوا لە قەلعەیە بەما خۆی شارێتەوە و ئاغا محەممەد خانە قاجار 20,000 جفت چاو لە مەردەمە کرمان دەرتێ 20,000 جفت چاو لە مەردەمە کرمان دەرتێرێ جفت ئەنژمێرێ نادادانێکی کەمێ جفت
و کرمانە کاتە شارە کووران هەمە تاریخە تاگرە واحدە کوردستان موجود نییە سلسلەی قاجاریە دائەنرێت لۆتفەلی خانە زەندەگیرێت و ئاغا محەممەد خانە قاجار لە شەڕە گورجستانە لە مراجع بە شەڕە گورجستانە ئەینە نادرە ئەفشار ئەم لەسەر خەربزەی ئەگرن ئەیکوژن برازاکەی بە ناوە فەت عەلی خانە قاجار ئەنیشێتە جێگەی ئەو عوسمانیە لەو لاوە هەر خەریکە ئەتازێنێ ئێمە ئیستە بەشێکین دوو بگین بە دوو بەش و بەشێکمان عوسمانیەس بەشێکمان قاجاریەس تاگەینە کەی تا ئەگەینە عەبدولحەمید عوسمانی و ئەگەینە ئەحمەد شاه قاجار جەنگە جەهانیە ئەوەڵ محەممەد شاه قاجار لە جەنگە جەهانیە وەڵا بۆ ئەووەڵین بار کە داستانە لۆرانس عەرەبستان تێتە پێش و تەفکیک ئیمپەراتۆریەتە عوسمانی تێتە پێش و دەوڵەت میلەت سازی تێتە پێشەوە و دووەلە عەرەبی دروست ئەکەن کوردستان ئەوێتەوە سێ بەش لە تورکیە لە عوسمانی سووریا دروستەکەن بەشێکیەکەوێتە بێ عێراق دروستەکەن یەک ساڵ تعلیق 1921 یاڵەتە مووسڵە پێوەسڵەکەن و باکوور ئەمێنێتەوە بۆ ئەوەی بار کورد لەکوێ تێتە دەرەوە ئائیستە کورد لە پەیمانە سیڤر و لۆزان سەردەرتێرێ کێ ئێژێ ئەمانە کوردن ئینگلیسی ئێژێ ئەمانە کوردن لەگرا ئێمە لە دایکەوین تەوەسطە بریتانیا لە دایک ئەوین ئەی حدود و سقورەم کوردستانە کێ مشەخەسیەکە ئای بریتانیا بەچی بە پەیمانە سیڤر و لۆزان ئێمە بۆ ئەوەڵین بار ئەفەهمین ئێمە کوردین و بۆ ئەوەڵین بار ئەفەهمینیشە کشوەرمان بوێت بۆ چون ئاغای بریتانیا خەریکە کشوەر دروزەکە بۆ عەرەبستان بۆ ئوردون بۆ عێراق و بە کوردی ژێژێ بۆی وەش کشوەر دروزەکەم ئێستا ئێمە ئەوینەوە چوار بەشێکمان وا لە ناوی مەمالەکە مەحروسەی قاجاریە سێ بەشی ترمان وا لە ناوی دەوڵەت میلەتەکانە منشەقە لە ئیمپەراتۆریەتە عوسمانی دروستە ئەم تاریخە وتم بۆ ئێوە دروستە وابوو دێ ئێوە کەی خەبەردار بوون و کوردن کەی وەختی ئینگلیس خەبەردارتانی کردەوە پس ئەم ئیستعماری بریتانیا شتە قەشەنێک و شتە خراوێکنەوە بریتانیا ئەسەن بە ئێمە هۆڤیەتیدا ئێمە هۆڤیەتمان نەبوو ئێمە مشتێک کۆچەری وین بەو شاخ و داخە مشتێک کۆچەری وەحشی بەو شاخ و داخە حاڵیمان نەو دنیا چ خەوەرە و ڕەحمەت لە گۆری باوکی بژیت حکوومەتە بریتانیای فەخیمە ئافرین جوولەکە دەستان خۆشوێ ئێمەی گەوجە ئەحمەقتان خەبەردار کردو کە ئێمە کوردی و خۆتیش ئێمەت کردو چوار بەش ئیستە ئەم تفەکردە ناو زەهنە ئێمە کە ئێمە بین ئەم چوار بەشە بکەینە یەک بەش دەرزە بریتانیا ئافرین ئەم یەک بەشە کەی مەوجود بووگە هیچ وەخت مەوجود نەبوو من لەم تاریخە کە بۆ ئێوە بەحسم کرد ئەم یەک بەشە ئەسڵەن مەوجود نەبوو کەسیش نەیوت عاملە ئینسجامە ئەم یەک بەشە چییە دینە زوانە حکوومەتە حکوومەت ساسانیە حکوومەت ئەشکانیە حکوومەت هەخامنشیە حکوومەتە قەزنەویە حکوومەتە سەلجوقیەس حکوومەتە کیس ئەم یەک واحدە تا بەر لە شەڕە چواردڕان چۆن مەوجود بووگە کە تۆ ئیدعا ئەکەی لە شەڕە چواردڵانەوە ئەوێتۆ دوو بەش کەی یەک بەش بووگە سوالەکەم خۆ وازەحیتر وازەح نییە نە تۆ وەختی ئەتوانی ئیدعا بکەی کە ئەمە یەک کریاگەوە دوو بەش کە یەک بەش مەوجود وێ یەک قەوارەی واحد مەوجود وێ چۆن مەوجود بووگە مطمئنن جواوتان نییە چون نەئەتوانی سەنەدی تاریخی بێری کە ئەمە یەک بەشە واحدی بە ناوی کوردستان لە ژێرە خلافەتە سەفەویە موجود بووکە موجود نییە کێ بە ئێمە فێرەکە ئێمە کوردین
بزانن منم قسانەکە ئەیکەم نەتیجەی تەفەککورە ئێوەسها قسەی ئاخێز نییە بفهمن ئەمانە لێ دوانە هەڵکێنن بە بەحسە ئێمەوە قسەی ئێوە ئەەکەم کێ بە ئێوە ئێژی ئێوە کوردن بریتانیا کێ ئێوە ئەکاتە چوار بەش بریتانیا کێ ئەم توخمە لە قاخاتە ناوی زێهنی ئێوە کە ئیستا ئێشە ئێوە بڕۆن ئەو چوار بەشە بکەنە یەک بەش بریتانیا ئێوە مەوجودیەت لەکوێوە ئەگرن ئێستەیش بەحسیەکەن سایکس پیکۆ بە شوێنە چیە ئەگەڕێن لۆزان لۆزانیش لە بهترین حاڵەتە بەشەکەی ئیمپراتوریەت عوسمانیە قەومیە کردە دەوڵەت ئەی تەکلیفە بەشەکەی مەمالەکە مەحروسەیە قاجاڕیە چی پێهات نە کوردستان و پس ئێوە دیتان ئەم هۆڤیەتە کوردیە قەومیە ئاغای بریتانیا دروستی ئەکات ئێمە بەخەبەرەکاتەوە و تەما خاتە بەرمان کێشە بووینەوە کشوەر خۆشی ئەوەی هەنگاوەکە دانێ خۆشی لێمانە سێنێتەوە خۆی شێمان کات و چوار بەش خۆشی تێت گرامەرە زوانمان بۆ دائنێت ئێژە ئیستا بڕۆن زوان دروستکەن ئیستا بڕۆن حیزب دابنێن ئیستا بڕۆن شەڕ بکەن کە مستەقل بوون دروستە ئەم تاریخە دروستە ئیسە تۆ بە عنوانە ئینسانێکی فەهیم بە عنوانە ئینسانێکی متفەکر لەم گاڵە گوشادانەی حیزبیە ئێژمها لەمانەی کە بەناوە کورد و قسەەکە نێژمها وا بە پۆپولیزم بازی و کوردستانمان و ڕۆژهەڵاتمان و ڕۆژ ئەفبامان و کوردستانمان و کوردستان فرەخۆشە و حەزی پێکەین و قەشەنەوە و کوردستانمان و نەتەوە سازی بکەین و زمانیە کوردی دروستکەین و نەتەوە دروستکەین و تۆ هەنوو نەتەوە سازی نەکردە و نایژی خەبەر و بیداریە تۆ لە کوردبوونە خۆت کەی بووکە تۆ هەنووز نایژی کەی لە توولە تاریخە تۆ واحدێکی مستەقلی کوردستان بووی کەی یەک واحدە مستەقل لە کوردستان بووی کە ئیستا کریاوی تۆ دوو بەش سوال ئەمەسە تۆ ئەگەر یەک واحدە مستەقل لە کوردستان بوویت مەشیە وەختی ئەیان کردی تۆ دوو بەش ئەجداد تۆ شەڕیان بکردایە یەک واحدەکان بە هاوردایەتەوە بۆ نایان کرد بۆ تۆ لە هیچ توولە تاریخێکا تا جەنگە جەهانی ئەوەڵ شاهدە کوردستان بازی نیەی نەکارم بە بێشەرەف نامە و میرنشین و بەدرخان و شۆڕەشە شێخ سەعیدە بۆگەن و شۆڕەشە فڵانە بۆگەنە ترە شێخ نییە شۆڕەشە دینی و قیامە شیعە بازی و بەس تۆ نیدە چون ئەگەر تۆ واحدێکی مستەقل لە کوردستانە بوایە لە تەقسیمە چاڵدۆرانە ئەم کوردە تەلاشی ئەکرد خۆی بگرێتەوە دووبارە لە ژێرە دەسە عوسمانی و لە ژێرە دەسە قاجاڕیە بێتە دەرەوە سەفەویە بێتە دەرەوە بەس مەوجود نییە عاملە ئینسجامە ئێوە چی بووگە بەناوە واحدە کوردستان چی بووگە زوانە کوردی تۆ هەنووز کانوزە نەتوانی کە زوانە کوردی دروستکەی چی بووگە ئەم عاملە یەک واحد مستەقل لە کوردستانە عاملە ئینسجامەکەی دینە ئیسلام بووگە زەردەشتیەت بووگە چی بووگە حکوومەتە سیاسی بووگە نیتە ئەی چۆن ئەم گشتە تۆ ڕاهاتای دەقە یەکتریەوە ئەی چی یەکەن بۆ دانانیشن تۆ خەبەرە نەوگە لە توولە تاریخ لە کوردبوونە خۆت تا ئینگلیز پێێتینەوتکە ئیستەیچە بەشێکی لە دەوڵەتە ئێران لە تورکیە لە سووریە لە عێراق داوای چیەکەی حقوق شەهروەندی دموکراسی هێشتنەوەی زومانیە کوردی ئەمانە عاملە ئینسجامە تۆگن لە توولە تاریخە ئەرێ پس تۆ ئەوێنیت
ئەم هۆڤیەتە کوردیە قەومیە ئینگلیس بە ئێوەیەدا و نە ئێوە خۆتان هیچ خەوەرێکتان لەم هۆڤیەتە کوردیە نییە نێستان و لە توو لە تاریخە ئەجدادە ئێوەیش هیچ غەڵەتێکی نەکردگە ئەمە وایژێ تاریخەکە وایژێ چون ئەگەر ئێمە واحدێکی مستەقل وایەنە لە زەهنە مەردەمە خۆمانە ئەوانەی کە دەمە قۆپانەکەنە پێیان نە لە تەرەفە عوسمانیا بوون نە لە تەرەفە سەفەویە بوون نەکرد دەی چۆن ئێوە بەم هۆڤیەتە کە ئینگلیس لێتانی خەوەردار کردەسە و قەرارە بووتان بوێ لەم جەهانە بە چه سوورەتێ ئێستا دیتان مەڵغەمەکە چه شەکڵیە ئێستا دیتان حەزب دموکرات و پەکەکە و کۆمەڵە و دموکرات و پارتی و یەکێتی خەریکە چین کێ دروستی کردگەن خەریکە چین حقوق شەهروەندی بسێنن بۆ قەوم ئیتنیکیەکە حدود جغرافیایی دیار نییە بیداریەکی تاریخی نییە ئەم تاریخە وایەوە چەسپیاگن پێیوە فرە تاریخ قەشەنگێکە سوعالی لێ ناکەن دێتۆ لە حیچ ئەم تاریخە حزورە نییە هەروە کە لە ئەوڵە داستانە وتم ئاغای سادق زیباکەلام بە پەیڕەوی لە شێوەی تەولیدە ئاسیایی ئاغایە مارکس تێت کتێوە ئێمە بۆ ئێمە بووین چۆن ئێمە بووینە ئێمە ئەنووسێت ماچگونە ماشدیم ئشێ بێت تەوزیح بدات یەکێکی وەکو سادق زیباکەلام بێت تەوزیح بدات عاملە ئینسجامە ئێڵە قاجار چ بووگە ئەمە یەک تەوزیحی بدات بۆ ئێڵە قاجار پۆتەنسیێڵی ئیمپراتور سازی هەس ئێڵە جاف نێسی ئێڵە کەلهۆر نێسی عشیرەهای هەورامی نێسیە بۆ نێسیە چۆن قاجاریە هەسی ئەمان نێسیە تعدادە نەفەراتە جغرافیای تۆسعاز سەتحە سەواد و دانشە دێ لەم جغرافیا لەو وەختە گشتیان یەک سەتحە سەواد و یەک دانش و تێگەینیان بووگە چۆنە ئاغا محەممەد خانە قاجار کە ناوپای کار ناکاو هورمونە مەردانەی تیانیە تا ڕیسک پەزیری و قودرەت تەڵەبی بوێت خاجەیەکی خەسی هەگە ئەتوانێت ڕەهبەریەتە گرتنە سەرزەمینی بکات و ئیمپراتوری دروست بکات ئەمە دانەی پیاوی پیاوانە ناتوانێت لەم کوردەوارە ئەو کارە بکە ئشی بێن جواو بێن و عاملە ئینسجامە ئێڵە قاجار چییە و ئێڵە قاجار بۆ ئەتوانێت ئیمپراتوری سازی بکات کە با بەخێ ناتوانن بیکەن عاملە ئینسجامە تورکە سەلجوقی عوسمانی چییە کە ما بەقێ ئێڵەکان ناتوانن بیکەن چییە عاملە خۆ تۆ هەروە ناتوانی گەزیکەی بڕۆی هەروە کە تۆ ناتوانی ئیدعا بکەی کوردستان لە کاتی چواڵدەڕانە بووە دوو بەشەو چون تۆ ناتوانی بێژی کەی تۆ واحدە مستەقل لە کوردی بووگی یەک واحد بووگی ناتوانی بێژی وەختی ناتوانی بێژی ناتوانی غڵەتی وا بکەی بێژی ئێمە لە کاتە چاڵدەڕانە بووینە دوو بەشەوە ئیستا بگینە چوار بەشەوە ئیستا تەلاشەکەین بیکەنە یە بەشەوە تۆ وایژی کێ بە تۆی وتکە کورد ئەگەر ئینگلیس بی و تا تالەشی کووردە ئیستا تۆ تالەشی بە کورد دەزانی ئەوانەی خوراسان نایژن کوردینها ئێژن کورمانجین کورمانجی خوراسان ئیستا بۆ ئەوان ئەوەوە کورد چون ئێمە کورمانجمان کردگەس و کورد ئێژن کورمانج کووردە وا لە جوغرافیایە کوردستانە قەومیە دەرنەتیجەوانەی خوراسان وەخۆیان ئێژن کورد ئەوانەی تاڵش کە کەلهۆڕن وەخۆیان ئێژن کورد چون ئەمانە وا لە ناوی جوغرافیای قەومیەکە کە ئینگلیس بۆ تۆی تعریف کردەسەوە کووردە
ئەگەر ئینگلیس بیوتایە تاالشی کوردە تەکلیفە ئێوە چ بوو؟ حکوومەتە قەزنەویان ئەوە حکوومەتە کوردیە سەرزەمینە کوردەوار یا ئەوە حکوومەتە ئێران؟ کێ بە تۆی وتکە کورد؟ کەی بە تۆ بێژریاگە کورد؟ و تۆ کەی کیانە مستەقل لە کوردوگی؟ عاملە ئەنسجامە کوردبوونە تۆ چی وگە؟ دەمە قۆپان زوان هەڵپەڕکە نەورۆز دێ لە ئەفغانستانیشان نەورۆزەکەن لە تاجیکستانی شایکەن چی بووگە؟ تەبیعەتەن جواوێ نییە. بزانە گاگەلی ئەدەنە بەرەو سواری یەکتری ئەکەن سواری یەکتری ئەکەن دەرەچن جواو نهاتۆ کاورە دەرەچین. ئاخیزە کوردەوارە سەربەخۆتی چی؟ ئاخیزە کوردەوارە سەربەخۆتی ئەم تاریخە دەقیق دانریاگە بە هەدەفۆ دانریاگە. ئاخیزە کوردەوارە سەربەخۆتی حەقیقەتە سەرزەمینە ئێمە نە ئەمەسەکە کە یەهودیەکان ئێژنی لە هەرچی زوانە بە زوانە فارسی بە زوانە تورکی بە زوانە عەرەبی ئێژنی حەقیقەت نییە. حملەی ئەعرابێ بە سەرزەمینە ئێمە سوورەتی نەگرتگە مادێک ئەو جۆرەی ئەمانە ئێژن نەبووگە هەخامەنشیانێ هیچ وەخت مەوجود نەبووگە. بزانە لەبەرەوەی بفەهمی من چێژم تۆ بۆ خاتری ئەوەی حکوومەت بکەی ئێشی شارە بوێت. نمونونەکەی بچۆ متالعەیە شارەکانە دەورانە قڕونە وستایە ئیتالیا بکە کەوانە ئەوجە ڕەونەقە تجارەت و بازرگانیە کە خۆیان ئێژنی لەم تاریخە کلیسانوی ساگە ئێژنی شارهایەکی مەحسوورە لە ناوە قەلا و لە ناوە دیوارە وەکو فلۆرانس و ڕۆم و ناپل و میلان و ئۆکەی وەکو ڤێنیس. جەمعیەتیان ناگاتە 100,000 نەفەر. پڕشکۆتەرینیان شارە فلۆرانسە ناگاتە 100,000 نەفەر. و ئەمانە هەر کامیان حکوومەت خۆیان هەست وەکو خاندانە مدیچی مەشهورترین حکوومەت ئیتالیایی بانکدارانە ئیتالیایی لە فلۆرانسە. وەختی تۆ تماشای ئەمەکەی ئەفهمی سەروبەندێک کە نیکۆلاس ماکیاڤێل تێزە دەرەوە سەروبەندە حەزیزە خاندانە مدیچیە و پراکەندگی حکوومەت‌های شاریە ئیتالیایە موجود نییە کشوەرە ئیتالیایە موجود نییە. حاکمیەتە پاپایە کلیساس پاپایە کلیسایە کە تەواوە کۆنتڕۆڵە نظامی و ماڵیە ئوروپای وا لە دەسا بە سیستەمە بانکیە کە هەسی وە سیستەمە پەیپاڵێ کە داینیاگە و ئەمانەتێن بۆ ئێمە تاریخ سازیەکەن و ئەمانە بۆ ئێمە هوڤیەت سازیەکەن و تۆزیح نادەن چۆن دانێ لە کوردە بۆ تاالشێ نییە زازاکێ چۆن کوردە زازاک و چینی وەسەیەک کەس حاڵی ناوێت لە زازاکی بێنی بزەن کەس حاڵیەوێ. من لەوانەیە لە تالشێ تێبگەم لە بەلوچێ تێبگەم بەڵام ئیمکانی نییە لە زازاکی تێبگەم ئیمکانی نییە لی تێبگەم چۆن زازاک کوردە و کێ تاریفی کرد. هاتینە سەر ئەوەی کە شارەکانی ئیتالیا چه شەکڵی بوون. بزانن تۆ وەختی شارت هەست کە ئێشێ حکوومەتی تیا بکەی ئێشێ جەمعیەتێکە بێت تۆلیدە سەروەتە بۆکە. شار ئێشێ گەرماوە حەمام و جێگەی تەفریحی بوێت باغ و باغچەی بوێت. شار ئێشێ بازاڕی بوێت تا بتوانێ بازرگانی تیا بکرێ. شار ئێشێ لە گۆشەیەک لە بازاڕە بازاڕ سەنعەتی بوێت
کە تەولیداتە ئەبزارەڵاتی بۆ بکە کە تۆ لە شارێکی بچووکی وەکو فلۆرانسا ئەمە ئەوێنیت موجودە بە میزانێک کە ئەم شارە سروەتمەندە تۆ ئێشەیە شاهدە بنایە کە شکۆ و قدرەت و پوڵداریە حکوومەت و مردمە شارەکەیەدا بوێن تۆ ئێشێ تەبەقەی پوڵدارە بوێنە لایەم شارە ماڵێکی دروست کردوێ فەرق بکاتەکە زوعەفا تۆ ئێشەی دینێکی قدرەتمەند دەبوێت کە ئەساسە دەسەڵاتە حکوومەتە پادشا بەرئەساسە ئەم دینە بوێت دەرنەتیجە تۆ ئێشێ مزگەوتێک لە قەوارێ شارێکی 20,000 نەفەری 100,000 نەفەری بوێت دارای شکۆه و عەزەمەت بوێت وەکو کلیساکانە ئوروپای 300-400 ساڵە گوزەشتە کە تۆ قوشبن بە قوشبن ئەیوێنیت کە دا لەبەر حکوومەتە کلیساس بەرەم سەرزەمینە دەی تۆ یەکدانە لەمانە لە سەرزەمینە ئێمان نییە نیست بینایەکە لە وەسەتە بیابانە دروست کردگە هیژی ئەمە پایتەختە ساسانیان بکە مەرتی کە کوا بازاڕی مەرتی کە کوا چواردانە ئاتەشکەدەیە باشکۆه و عەزەمەتی مە تۆ نایژی مە ساسانیانە مەرتی کە حاکمانە جیهان بووگە کوا یەکدانە بنای شکۆمەندە ئاتەشکەدەیەک کە عەزەمەتە ئەم دینە و قدرەتە نظامیەک لا نیشان بە چۆن نیسی پس ئێوە دیتان کلیسا وە کنیسە وەختێ بۆ تۆ تاریخ ئەنووسێ کاری هەست بەم تاریخە تەوەجۆتان کرد لەم هۆڤیەتە کوردیە قەومیە بۆگەنە تۆ خەوەردار نەوگیرەی تا 1900 تا بریتانیا تعریفیەکاتۆ بۆت تا بریتانیا سنوورەکانی داگرێ بۆ تۆ تا بریتانیا پێناسەی زوانی بۆ ئەکاتۆ تا بریتانیا ئەیواتە ناوی کاغەزەکان بە ناوی لۆزان و سێڤر و ئەمانە تۆ مەوجود نییە تۆ هیچ وەخت واحدێکی مستەقل لە جغرافیای حکوومەتی ئینسجامەکەت معلوم نییە جێ دینە مەسهەبە زوانە معلوم نییە تۆ چۆن کوردی بۆ کوردی لەباسە چۆن تۆ واحدێکی مستەقلوی بوویتە دوو بەش لەولا بوویتە چوار بەش ئیستا گەرەکتە هەر چوار بەشەکەم بکەینی بە یەکۆ نەتەوە سازی بکەی گەرەکوانە نەتەوە سازی بکەی وە نەتەوەتان هەنووز بۆ ساز نەکریاگە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ هاتووتی حقیقەتە سەرزەمینە ئێمە نە ئەم حقیقەتە سە بەناوی تاریخە کتی و نووساگە پرتۆک نووساگە مەقدەسی و تەبەری و ابنە نەدیم و سیستانی و فڵانە جوولەکەیە ئاڵمانی و فڵانە جوولەکەیە فەڕەنسەوی و ئینگلیسی نووسریاگە حقیقەتە سەرزەمینی ئێمە داستانێکی تریەس بۆیە ئێمە هاتین بەڕەسیمان کرد ئیسلام بە شمشێر نهات کەسە سەرزەمینە ئێمە درۆکەن ئیسلام 300 ساڵە هات کەسە سەرزەمینە ئێمە تەوەسۆتە کلیساوە کنیسا هات کەسە سەرزەمینە ئێمە مبەلغانە دینە ئیسلامیش یەهودی بووکن عەرەب نەوکن وە بە تەکیە تەکایە وە فەرەق جۆرا و جۆرە دینی سەوارە بەر نەزمە کوردیاتکە بۆیە حەک کریاگە ئەم جامعە حەک کریاگە پس ئەگەر دیبەیتەکانە ئێمە پێشزەمینەیە فکریە ئێوە نەفەهمێ بەحسە چی ئەەکەین تەبیعەتەن تۆ حاڵی ناوێ بە بەحسە چی ئەەکەین ئیستا ئێمە خەریکین تەوزیح ئەدەین حەقیقەتە سەرزەمینە ئێمە چه شکلی بوو ئێمە بۆ کورد بووین ئامە لە ئینسجاممان چه شکلی بوو بۆ وا بوو ئەم سەرزەمینە چۆن لە زێر دەستە ئێمە بوو و چۆن لە ژێر دەستە ئێمە دەرهات
بۆیە خەتە بۆتڵانێکمان کێشا سەر ئەو ڕەوایەتە قەومی ئیتنیکیە بە تەمامە تاریخی کەدانریاگە تاریخەکەماندا بەرە پرسیار باتڵمان کردو سەر لە نوێ ئەوامڵێک باعثە ئەم وەزعیەتە بوون مەترەحمان کرد. لذا ئێمە وجودە ئیمپراتوریهای یەهود ساختەیە ساسانی، سلوکوسین، ئەسکەندەری وای خامنشیمان باتڵ کردو. ئێمە حکوومەتە حکام ئیسلامیمان باتڵ کردو، حملەیە ئاعرابمان باتڵ کردو. دلیلی ئەوەی کە ئەمڕۆ مەردەمە ئێمە لە ساڵە 2021 بەرەبەرە لە دوای جەنگە جەهانی ئەوەڵە بە یومنە پیشکەوت، پێشڕەفت، جادەسازی، شارسازی، کۆرپۆریشن سازی، دروستکردنە دایرەیە ئەوقاف، مرکزە متمرکزە ئیلاهیاتیە کە 200 ساڵ و لەسەریە کارەکەن. ئەو جار یەواش هویەتە ئیسلامی شریعەتیان بۆ تعریف کردیاوە، دا لە بەرەمە نییە کە 1400 ساڵان مردمە موسڵمانە. بۆیە ئەمڕۆژ مردمە ئێمە تعابیری وەکو تعابیرە مختلف ئیسلامی قوڵ نییە. ئەو کەی مسلمانە، داعش کەی مسلمانە، سەلەفی کەی مسلمانە، وهابی کەی مسلمانە. مردمی ماسە نێزانی ئیسلام چه شکلیە، ئازن نەی ئەزانی ئیسلام چه شکلیە. بووە دەریوێش و سۆفی هەڵیە خستە و دەریوێشانەیەوت و سەرەوە لایە کرد و ئەم ناولایە کرد. بەس حەقیقەتە سەرزەمینە ئێمە شتێکی تر بوو و واقعیەتە سەرزەمینە ئێمە شتێکی ترە. و ئەمە خێزە کوردەوارە سەربەخۆ بە وزوح بەحسی کردە. وەختێ گەرەکتانە بەحس بکەن، وەختێ گەرەکتانە مەسئلەیە دابنێن، ئێشێ کۆنکرێت بەحسەکە بچنە سەر یەکتریەوە تا معنای بێ بەحسەکەتان. خروجیە قەومی ئیتنیکیە ئێوە مردمێک دروسەکە هەزاران ساڵە کۆیلە خوگرتەکە بە کۆیلەیەتی، مردمێکی شکست خواردەک، مردمێکی بۆگەنی بێ ئێرادە، مردمێکی سواو تواو لە بەینچووگ بەناوە کورد. ئەو تاریخەکە ئێوە گەرەکتانە قبوڵیکەن و ئەمە حەجێکی لێ نایەتە دەرەوە بێژگە لە نادیا مراد، بێژگە لە مشتێک پوفیوزە نادرسە بۆ گەنە دەهاتی کە هەن بە شوێنە کۆڵبەربازی و حقوق و سوالکردن کە بە عنوانە حەواشیە تەمەدون بیانوێنن و بە عنوانە حەواشیە تەمەدون وەکو سە لوقمەنانێ فڕە بەنە بەردەمیان تا وجودیان بوێت. تەوەجۆگەن ئەمە و تاریخە سەوایەوە حەزی پێەکەن، بۆ ئێمە حاڵ و وەزەدانە، بۆیە فکرەکەن فرە بەدیهیە ئێوە فرە ئەزانن، بۆیە ڕۆی 4 متر پاچەی دەمە قۆپانەکەیتە پێی دەڵپەی گەڵەتێ لە بەرەوێنشانی بەی کوردی لە مەغزیش و بووگەن خسیاک ترسیاک لە بەینچووک بێسەروەری بێکەرامەتی. دلەکە وەسە تۆ خۆت هۆڤیەتە خۆتە تعریف نەکرگەس و واقعیەتە سەرزەمینە خۆت نازانی، خەریکی ماد بازی و زەردشتی بازی و یەهودی بازی و مەسیحی بازی و ئیسلامی بازی. تۆ نازانی عەرەب بە شمشێر ئیسلامی نەهاورگە، یەهودی هاورگێسی. تۆ نازانی ئیسلام و یەهودیەت و مەسیحیەت یەکێکن، یەک سەرچاوی کۆنتڕۆلیان هەست. تۆ فکرەکەی شەڕە بینە دەروێش و سۆفی، شەڕە بینە 4 نەفەر مردم کەوتکنە گیانی یەکتری ئەدەڕن، شەڕێکی واقعیە، قودرەتە، دوودینە یا بازیە شکڵدانە ئێوەس مەراکزێکە هدایەتە مەسیراکەن مشتێ مردم بابەنە گیانی یەکتری و یەکتری هەڵدڕەوە دەرەک. خۆیان باوەڕی پێکەن، خۆیان تەنەفر لە یەکتریەکەن، خۆیان قیزەگرن وەکو پێشمەرگەکانی دموکرات و کۆمەڵە ئیسەیشە تماشای یەکتریەکەن مۆڕەوەنەوە لە یەکتری، ئەبەی مۆحتەدی و مەچەی هجریش برای یەکترین، قاسم لوو ئەبەی مۆحتەدیش برای یەکتری بوون. ئەمانیش وە تەور یەکتریان هەڵەدڕی چون دەستیان چووە خوێنە یەکتری، ئەوانیش سەگەلیان بەرداوە گیانی یەکتری وەکو پارتی و یەکێتی. 36,000 نەفەریان داکوشت هەلە بینی خۆیانە لەم حکوومەتە حەلیمە. مردمەکە مۆڕەواتۆ لە یەکتری، دانچی ڕکاتۆ لە یەکتری. قوبادە تاڵەبانیش برای نێچیروانیە، هێرۆخانیش ئەگیرێ کەس دەسی بۆ ناوە.
حاڵیتان بوو ئەمە بازیە و ئێوەی مەردەم کریابن بە ئەبزارە بازی یەهودیەت ئیسلام مەسیحیەت یەکیکن گۆڵان بازیە مەخۆن جامعەیە ئێمە منشەق مەکەن بەسرە ئەدیانە ئیبراهیمیوە هوڤیەت و کوردی ئێمە مەشێوێنن بە ئەدیانە ئیبراهیمیوە عاملە ئینسجامە ئێمە لە بینمەوەن و ئەدیانە ئیبراهیمیوە عاملە ئینسجامە ئێمە و ئێرانی بازی و زەردەشتی بازی لە بینمەوەن وەک گمێزە گا خواردن و سەکسەتەکە دایک و خۆشکی یەکتری هاکردن خۆتانکردن بە ناوە دینە زەردەشتیەت لە بینی مەوەن ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بۆ ئەوەنی بار لە تاریخە ڕەوایەت کوردیەتی پڕ بە قەبارەی خۆی بەحس کرد ئەوەی کوڕە بچێ ڕەوایەتێک بێری وەڕ وەکو ڕەوایەتە ئاخێز لە شوێنە دەسە ئێمەوە هەڵپەڕکە نەکا بڕۆ بۆ خۆی ڕەوایەتێکی تر بێرێت قدرەتی هەست بڕوا ڕەوایەتێکی تر بێرێ بڕۆ ڕەوایەتێکی تر بێرێ ئەم مەیدانە مناڵبازی و دەهاتی بازی و مشتی حاڕیاگە بۆ گەن نییە لە وجودە لەو سە ئێوە ئەم سەرزەمینە پاکەکەینەوە بابزانن ئێمە حەج شۆخێکمان نییە تەکە ئینسانە ئەحمەق خائن بۆگەن جاهل و نادانێک ئیسرارە بەر حەماقەتە خۆیەکە تا نابودیە ئێمە ڕقم بە بێکەرامەتینە 120 ساڵە خەریکن ئەم مەردمەن لە تەحتە خەمزە بازیە یەهودی بازیتان بێشەرەفینە هەزینەی پێ ئەدەن و فاسدی ئەکەن تەوزیحێکتان نییە بیدەن ڕەوایەتێکی ترتان نییە بیکەن وەو سەگەل هەر گەفەتان دێ باگەرەکتانە قودرەتە سیاسی دروستکەن خۆ حیزە بنەماڵە حیز وا گەرەکتانە ئومەتێ حیزکەن مەتنە ئاخێزە کوردەوە سەربەخۆ مەتنە ئومەت سازە یەک ڕەوایەتە ناوێ بەدوان دەوڵەتە ئێرانی سەهلە ئەربابە گەورەی یاڵەتە متحدەی ئەمریکا و بریتانیا و دەستگاه جودۆ کریستیانەتی ناتوانێ منحەرەفیکە چون حقیقەتەوە لە دڵ حقیقەتە هات کەسە دەرەوە و لە تەلاشە ئینسانە کوردی هات کەسە دەرەوە لەناوە ئەم گشتە مەڵغەمە و کەسافەت و درۆ و ئفتراکە دروست کریاگە مەتنە ئێمە ئومەت سازە و هیچ قودرەتی چاری ناکات هەیوە خۆش